وەسیەتنامەکەی پیرەمێرد بۆ گەلەکەی لە ژیانیدا هێندە بەتەنگ دەق و نووسینی کوردیەوە بووە. وەسیەتنامەکەشی وەک دەقێکی ئەدەبی سیر دەکرێت. پیرەمێردی شاعیر و وەرگێڕ و ئەدەبی کورد لە کۆتاییەکانی تەمەنیدا بەم جۆرە وەسیەتی خۆی بۆ گەلەکەی دەنووسێتەوە. ئەم جارە دەمرم لە مردن ناترسم، ژیانێکی باش و عمرێکی درێژم ڕابواردووە. گەلێ شاران و وڵاتان گەڕاوم، گەورە و پادشاهانم دیوە، تاڵی و سوێری زۆرم چەشتووە. بەنیوە خوێندەواری لە سلێمانی دەرچووم و خوێندنێکی بەرزم هێنایەوە. بەسەربەرزی ئەزانم کە لە ڕێی باوەڕی خۆمدا حەبس و زیندانیەکی زۆرم دیوە. لە وڵاتەدا دوو چاوم هەبووە، یەکێ زانست و یەکێ ژین. ئێستا کە ئیتر لەوانەیە کەڵکی خزمەتم پێوە نەمێنێ، ببم بەبار بەسەر خەڵکەوە ڕوو ئەکەمەوە قاپی ئەبەدی، بەبێ ئەوەی ماڵی کەسم خواردبێ، محتاجی کەس بوو بێتم. هیچم پاشەکەوت نەکردووە، هیچیشم لە دوا بەجێ نەماوە. چاوم لە دوای خۆم نییە، خۆم بە ئاخر خێر ئەزانم. هەرچەندە هیوام ئەوە بوو کە ببینم قەوم و میلەتەکەم پلەیەک لەمە بەرزتر و خوێندەوارتر و پێگەیشتوتر بن، بوو بە گرێک لە ناو دڵما و نەمدی. لەگەڵەوەشدا بەختیارم، چونکە بۆم دەرکەوتووە کە قەوم و میلەتەکەم لە پێشکەوتندان و هەموو جۆرە توانە و قابلیەتێکیان تێدایە. ئامۆژگاریم ئەوەیە بخوێنن، کوڕ و کچ تا خوێندەوار نەبن بێسوودە. ئامۆژگاریم ئەوەیە شوێن ماددە مەکەون، دنیا زۆر بە گران مەگرن، تا ئەتوانن خزمەتی ڕاست و بێمقابلی قەوم و زمان و وڵاتەکەتان بکەن و دەستی داماوان بگرن و لە دین لامەدەن، خوددا و پێغەمبەری خوددا بناسن و ڕەوشتان پاک و خاوێن بێ. ئامۆژگاریم ئەوەیە چاپخانەکە مەفەوتێنن، ئەم قەلەندەرخانەیە تێک مەدەن. ئەم یەک دوو کەسانەی ئەم بەینە لەم قەلەندەرخانەیەدا خۆیان داوەتە پەنای من، بێنازیان مەکەن، حەقیان بەسەرمەوەیە. ڕۆژنامەکەش لە دەست مەدەن، چاپخانەکە ئیشی پێ بکەن لەلایەکەوە نەکوژێتەوە و خزمەتێکی پێکرێت لەلایەکی تریشەوە. ئەو جیهەتانەی من یارمەتیم داون، بەڵکو بەهۆی ئیشکردنی چاپخانەکەوە ئەو یارمەتیەیان لێ نەبڕێت. ئامۆژگاریم ئەوەیە شیعر و نووسینەکانم کە کۆکرایەوە مەیفەوتێنن، ئیستیفادەی لێ بکەن. ئامۆژگاریم ئەوەیە لە گردی یارە بمنێژن، بۆم مەگرین. ئەگەر زۆر بیرتان کردم جارجار سەردانم بکەن. ئەمە دەقی وەسیەتنامەکەی پیرەمێردە بۆ خەڵکی کورد کە بەو زمانە پارا و جوانە بۆی بەجێ هێشتووی. ئایا پێ دوایە چەندێک لە ئاوات و تکاکانی پیرەمێرد لە ئێستادا هێنراو دەتەدی؟